لەو سەردەما ئینگلیزەکان وردە وردە متمانیان سەر لە نوێ بۆ جاری دووەم دوای هێنانەوەی شێخ کە لە 12/1922 ناچار بوون لە کۆیتەوە بیهێنەوە چکە هیچ شخصیەتێکی تریان دەست نەکەوت ئەو منطقەیان بۆ هێدی کاتەوە. سیاسەتی ئینگلیز سیاسەتی ڕۆژئاوایی ئیستیعماری بە شێوەیەکی گشتی لە کۆن و نوێ وەکو ئێستاش هەر وەکو کۆنیان هەر بەم شێوەیە تەشبیهێکی خۆیان دوو تەشبیهیان هەیە دایمە بەکاری هێنن ئەو کەسانەی کە زۆر لە ڕۆشنبیری ڕۆژئاواییەکان ئەخوێندنەوە لە سیاسەتمەدار و بیرمەندانیان ئەخوێندنەوە ئەبینن دوو نمونە زۆر دێننەوە. یەکیان پێڵێن سیاسەتی حەیزەران و جێزەر، ئەڵێن کابرایەک ویستێتی دوو لە ڕویەوە گوێدرێژێکی هەبووە زۆرمانی گرتو و سست و تەمەڵ بووە تەوەزەل بووە زۆر باش نەڕۆیشتووە هاتووە جێزەرێکی بە شوڵچێکەوە بە دارێکەوە بەستۆتەوە بە ئاستی سەرمل و پشتەری کەرەکەیە درێژی کردوتە بۆی هەردوو چاوی بە جۆزەکە بە جێزەرەکە بکەوێ واتە چاوی لە جێزەرەکە بێ و لە هەمان کاتیشە حەیزەرانێکیشی بەدەستەوە بوو هەر وەختێک کەرەکە هەر ڕۆیشتووە و نەگەیشتووە تا جێزەرەکە کە سست بۆتەوە سەر لە نوێ بداتەوە خووە تەمەڵیەکەی خۆی حەیزەرانێکی بەلا ڕان و بەلا سمتی کێشاوەی هەڵی تیزێنێ بڕاتەوە پێشتر. ئەم سیاسەتە لە سیاسەتی ڕۆژئاواییەکانە لە کۆن و نوێ هەر هەیە پێیان ئەڵێن سیاسەت العەسا والجەزەرە بە عەرەبیش کە تەرجمەیان کردووە لە ئینگلیزیەکەوە تەبعاً تەرجمەیان کردووە. یعنی شتێکی پیشانەدا بۆی لەگەڵ ئەو تەماعەیە بڕوە لەگەڵ زانی وەستا بە و تەماعەکەشی دەست ناکەوێت زۆر نەگەیشتۆتە تەماعەکەی دارێکیشی پێچێشنواتە هێزی بەرامبەر بەکارهێن. ئەمە لە کۆن و نوێدا ئەمە هەر هەبووە لەو سەردەمانەشا دیسان بەکار هاتووە بە تەکید بەرامبەر بە شێخیشیان بەکارهێناوە هەروکو بەرامبەر بە مەلیک مەسعودی ئێستاش بەکاریان هێناوەتەوە. نمونەیەکی تر ئەوەیە ئەڵێن یەکێک پەیا کە قۆچی مانگاکەت بۆ بگرێت تاکو ئەی دۆشی ئەمەش هەر لە سیاسەتیانە و لە بیرمەندەکانی خۆیان لە پلان و نەخشەدانانی ڕۆژاواییەکانە هەیە. ئەڵێ کەسێک لە ناوچەکە پەیاکە قۆچی مانگاکەت بۆ بگرێ بۆی تۆش بیدۆشی. ئەوانیش لەو سەردەمەیە ئەیانویست شێ مەحموود وا لێ بکەن قۆچی مانگای کوردستان و عێراق بگرێ بۆی ئەوانیش دای دۆشن و 32 ملیۆن پاوەنەکەی خۆیان دەستکەوێ هەروەکو ئێستا کە ئەیانەوێن نووری المالیکی و جەلال تاڵەبانی و مەلیک مەسعود بەرزانی قۆچی ئەم مانگا شیردەرەکە ئەڵەی گامێشی فریزیانە نەوتی لێ ئەدۆشن پیانەڵن بۆمان بگرن با ئێمەش بەرمی لە نەوتی خۆمان دادۆشین تاکو ئەو کاتەی گوانی وشکە بێ دوایی بەجێتان دێڵین بگەڕێنەوە سەر تووتن بەرهەمهێنانەکەی جارانتان لە پشت دەرو بیتوێن. ئەو سەردەمە کە متمانە نەما لە نێوانی شێخ و بەریتانیەکانە بۆ جاری دووەم چونکە شێخ هەستی پێکرد بوو کە بۆچی نەفیان کرد ئەسڵەن بۆچی هێناویانەتەوە کە هێنایەنەوە تەبعاً دیسان ئەیانویست تەزعیفی شخصیەتی بێ بەڵام لە هەمان کاتیش ئەیانوت بە ناوی ئەوە ناوچەکە بگرن بەڵکو ئەو قۆچی مانگاکەیان بۆ بگرێ بە تایبەتی کە تورکەکان زۆر بە جددی هاتبوونە پێشەوە. خاڵێکی ترەوە بوو کە هێشتا ئێستا کە باسەکەی 1922 باسەکەین هێشتا سیاسەتی بەریتانیەکان لەگەڵ ئەوەشە کە 3-4 ساڵ بوو هاتبوونە کوردستانەوە هەروە بە پشێوی و ئاڵۆزی و لێڵی ما بۆ نەیانەزانی چی لە کورد و کوردستان بکەن چونکە ئەوان ئەوەی لە مێشکیانە نەبوو مەندووبی سامی و مۆزەفەکان و کارمەندەکانی ناو عێراقیان غەیری چەرچڵ کە باسم کرد لە 1921 مؤتەمەری قاهێرە کە چۆن اختلافیان تێکەوت بوو باقی ئینگلیزەکانی تر هەمویان لەسەر ئەوە ڕێک بوون کە کورد دەوڵەتی بۆ دروست نەکرێت لەبەرەوەی نایەنەوێت دەوڵەتی بۆ دروست بکەن بەڵام دەستیشیان پێ ئەکرد بۆی وەکو دەستێکی خۆشەوەکەرە بە سەرسەریا بێنن هەر وەختێک بینیان تووڕە بووە جێزەرەکەی پیشاندەن هەر وەختێک زانیان تەمەڕودەکە یاخیە بێ خۆی لێک کێشاوەتەوە حەیزەرانێکی بەلاسمتی بچێشن بۆی بەرەو ئەو ئاڕاستەیە بڕوە کە بەرژەوەندی ئینگلیزەکان ئەهێنێتە دی هەروەکو ئێستا